سەرەتای بەرنامەکەمان یاخود بابەتەکانمان بابەتێکی گرنگ و سەرنجڕاکێشە ئەمیش یعنی هاندانی ژینگەی یاخود هۆشیاری ژینگەی بە ڕێگەیەکی جیاواز خۆی هەموو هۆشیارێکی ژینگەی یاخود بڵاوبوونەوەی هۆشیاری ژینگەی گرنگە هەمومان لە لای خۆمان و هەست بە دڵخۆشی دەکەین بەڵام لە هەمووی خۆشتر و گرنگتر ئەوەیە کە خانمێکی گەنج دەبێتە هۆکار بۆ بڵاوبوونەوەی هۆشیاری ئەمە بۆ خۆی دوو جار ئەرێنیە بێت دوو جار باشتر و هەندانەکە بەهێزترە بێت چونکە ئەو قوتابیە ناوی ڕانیایە بەهرەمەندە و لە تەمەنی 13 ساڵیایە کتێبی لەسەر ژینگە نووسیوە و یەکێکیشە لە قوتابیە زیرەکەکانی قوتابخانەکەی گرنگێکی زۆری بە ژینگە داوە و ئەم کتێبە کە نووسیوێتی ئامانجێتی باز لەو گۆڕانکاریانە بکات کە بەسەر هەسارەکەمانە هاتووە و لە کتێبەکەشیدا باز لە سەرچاوی کێشەکانە کات کە بوونەتە گرفت بۆ ژینگەی هەسارەی زەوی زۆر باشە ڕانیە ئەدیب لەگەڵ ئێمە لە ستۆدیۆیە میوانی ئێمەیە ئەم قوتابی بەهرەمەندەی کە کتێبی لەسەر ژینگە نووسیوە خات و ڕانیە زۆر بەخێر بێ بەیانیتان باش زۆر سپاس بەیانی باش بەخێر بێ زۆر خۆشحاڵین لەم بەیانە گەنجێک دەبینین جیاواز لە گەنجانی دیکە هەوڵ دەدا یانێ هۆشیاری ژینگەی بڵاو بکاتەوە و هەوڵ دەدا لە ئێستاوە بێتە ناو بابەتی ئەدەبی کتێبەکەی لەبەردەستە دیزاینێکی جوان بۆ هیوایان کە ناوەڕۆکەکەشی بە هەمان شێوێ کە دڵنیام وایە بۆ قوتابێک وەکوتۆ چۆن بوو خات و ڕانیە دەستت بە نووسینی بابەتی ژینگەی کرد بەڵێ هەر لە منداڵیەوە ینی کاتێک منداڵ زۆر بەخۆ ینی حەزی لێ زۆر پرسیار بکات زۆر بەیجارەکان کاتێک کە من لەو بابەتم گواستەوە ینی زیاتر چوومە ناویەوە پرسیاری هەر زیاتر و زیاترم هەبوو پاش ئەوانە کە لە سەرچاوەکانی داگەڕام کاتێکی زۆری ویست هەتا وەڵامەکانی خۆم دیتەوە کاتێک کە ینی ئەو وەڵامانەشم دیتەوە هەستم کرد کە ینی ئەگەر من کاتێکی ئەوەندە زۆرم ویست کە ئەو وەڵامانە ببینمەوە ئەدی خەڵکەکانی دیکە چۆن ئەو وەڵامانە دەدۆزنەوە بۆیە من پێم باش بوو بکەمە کتێبێک بۆ ڕانیا هەندێک وردەکاریمان ماوە لەسەر تۆ بڵێن ئێمە بەگشتی باسمان کرد قوتابێکی زیرەکی لەم تەمەنەوە کتێبێک نووسی و ژینگە دۆستی هەموو ئەمانە تایبەتمەندیەکە لە هەموو کەسێکی ئاساییان نییە پێم خۆشە باسێکی مناڵی خۆت هەتا ئاگاتە ئێستا و بەگشتی بۆم باس بکەی لە چ خێزان و ژینگەیەک گەورە بووی کە بەو شێوێ بتوانیت ئێستا ئەم تایبەتمەندیانەتە بێت بەڵێ هەر لە منداڵیەوە ینی حەزم چۆتە خوێندن دایکم و باوکم ینی زۆر کتێبیان خوێندۆتۆ لەلام بۆیە ینی هەر لە منداڵیەوە کتێب بۆ شتێکی زۆر نائاسایی نەبووە ینی هەر لە دەوروبەرم بووە و لە مناڵیەوەش هەر لە مەکتەب ینی هەر ئاگامان لە ژینگەی دەوروبەرمان بووە بۆیە شتێکی ینی ئەوەندە ینی چۆن بڵێ نائاسایی نەبووە لەلام بۆ ئەوەی بچمە ناو ئەو بابەتەوە باشە تۆ قوتابیەکی زیرەکیشی ینی ڕەنگە قوتابێکی جددیبی ئەمە باشە بۆ قوتابێک کاتێکە لەناو پرۆسەکەدا بەڵام چۆن دەتوانی لەو کاتێک کە تۆ خوێندنت هەیە سەرقاڵی بە خوێندنەکەت لە هەمان کاتدا خەریکی نووسینی کتێبی چۆن ئەوەیان ینی زەحمەتە ینی درۆ ناکەم لەسەرەوە بەڵام ئەگەر بتەوێ ینی ئێستا وەکو حەزێکی منە ئەگەر بتەوێت شتێک زۆر بکەیت ینی دەتوانی بیکەیت و لە هەمان کاتیشدا دەتوانی دەرسەکەشت بەڕێوە بە ینی لە ناو مەکتەبدا دەتوانی گوێ بە مامۆستاکەت بگریت و لە ماڵەوەش دەتوانی ینی باڵانسێک چا بکەی و تایمەکەی خۆت ینی بەڕێوە بی باشە خۆشە کە ئێستا خوێندکارێک یا هەر هاوتەمەنێکی تۆ گوێی لێت بێ لەوانێ بێوێت بزانێ ڕانیا چۆن توانیوێتی کاتەکانی ڕێک بخاکە مەجای ئەوەشی هەیە چونکە زین ئێستا بە گەورە و بچووکەوە زۆر سەرقاڵن زۆر بە تایبەت ئامێرە زیرەکەکان بڵێت تۆ چۆن توانیت ینی کاتەکانت ڕێک بخەی بتوانانی هەم حەزی خۆت لەوەیە بدۆزیتەوە شتەکە ئەوەیە ئەگەر زۆر بتەوێت شتێک بکەی دێکەی ینی و من پێم وایە کە ئەو شتانەی کە لەسەر سوۆشەڵ میدیا ڕوودەدان ینی بۆم زۆر واگرنگ نییە ینی زیاتر دەمێت لە ینی حازر بم لە شوێنێک و ئاگام لە دەوروبەرم بێ ینی بەخۆم چۆن دەڵی پرسناڵەتیمەوە دروستە یعنی تۆ بەڕاستەکەینە لە ناو شتەکان نابیت نەک تەنها ئەو
جیهانە خەیاڵی کە لەو دیو ئەم بەڵێ بزەوت بەڵێ چەند بەکاری دێنی سوۆشیال میدیا و بەگشتی بابەت ئەلکترۆنیە خۆی ینی وای لێ هاتیە سوۆشیال میدیا بوویتە بەشێک لە ڕۆژانە ئەو کاتانێ بەکاری دێنی بەڵام ئەو کاتانی کە بەکاری دێنم ینی کاتێک کە دەمە بڕێک ئیسراحەت بکەم ینی کاتێکم هەیە کە دانیشتم دەرس و شتەکانم تەواو کردووە ئەو کات دەچمە سەر باشە خوێندنەوە زیاتریان نووسین لەم قۆناغەیە لەم قۆناغەیە نووسین بەڵێ پێویستە کاکە زۆر بخوێنیتەوە بۆی کە باشتر بنووسی بەڵێ بێگومان بەڵام شتەکە ئەوەیە خوێندنەوە کاتێکی زۆری پێدەوێت و بۆ ئەوەی ئەو کاتە دابینکەی ینی لەم کۆمەلگایەدا بڕێک زەحمەتە لەگەڵ دەرس و شتەکانتە دروستە لەسەر کتێبەکەت سوودت لە چێ بینیوە وەکو سەرچاوە وەکو وەبیرهێنانەوە سوودت لە چێ بینیوە زۆر ینی خەڵکی زۆر هەبووە و ینی ناتوانم ئەوەندە زۆرن کە باسی بکەم بەڵام یەکێک لەوانە گرێتا تونبەرگ بووە کە ئەویش ژینگە دۆستێک بووە و زۆر خەڵکی تریش هەیە کە باشە بەگشتی ناوڕۆکی کتێبەکەت ینی زیاتر خۆی لە چی دەبینێتەوە باست لە ژینگەی کوردستان کردووە یان باست لە بڵاوبوونەوەی هۆشیاری کردووە چۆن شتەکە ئەوەیە کە کێشەی ژینگە نەک بەس بینی من و تۆ ینی نەک بەس بینی من و تۆ ینی وەکو کوردێک وایە ینی شتێکی جیهانیە بۆیە ینی زۆر پرسیاریشان لێ کردم گوتیان تۆ بۆچی بە کوردی نەتنووسیوە لەبەر ئەوەی زۆر هۆکارمەیە یەکەم شت لە منداڵیەوە بە ئینگلیزی دەخوێنم دووەم شتیش ینی بڕیارم ئەوە بوو کە بە کوردیش تەرجمەی بکەم بەڵام ئەو سەرچاوانەی کە من ئەو وەڵامانم لێ دۆزیتەوە هەمووی ئینگلیزی بووە و کاتێکی زۆری خایاندووە ئەگەر بە کوردی ینی ئەو لە دوی ئەو سەرچاوانە ینی بگەڕێ بایم بەڵێ کاتێکی زۆری دەویست نەکو ینی 5 ساڵی بیست باە چونکە سەرچاوی کوردیمان زۆر کەمە بەڵام ئێستا دەتوانم پاشەوەی ئەو کتێبم چا کردووە دەتوانم تەرجمەی بکەم بۆ کوردی باشە ڕانیا باسێکی کتێبەکە بکە ناوی چییە؟ Bullying the Planet بەڵێ چەند لاپەڕەیە یاخود 143 لاپەڕەیەوها بەس نووسینەکەی و پێک هاتووە لە یەکەمین ینی کێشەکان ینی چۆن دەستی پێ کردووە تاکو وەڵامەکانی ینی چۆن دەتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین یەکەمین شت ینی بەشی یەکەمی کە باسی دەکاتن زیادبوونی دانیشتوانە لەم زەویەدا بەڵێ ڕانیا جگە لەم کتێبە پێم وایە کتێبی دیکە نووسیوە وایە بەڵێ وا خەریکم ینی هێشتا چاپ نەکراوە ئەمان لەسەر چییە کتێبەکانی دیکە ئەوانی شوێنی هەر ژینگەیە بەڵێ بەڵام ناتوانم ینی زیاتر بۆچی ئەوەندە لەسەر ژینگە ینی دەتوێت تایبەتمەندی اختصاص وەربگری لەو بوارە لە داهاتوو بە من باوەڕم بەوەیە کە تۆ چەند زیاتر بزانی هەرۆندێکەمە یەکێکیش لە یان کێشە سەرەکیەکانی ئەو زەویە جینگە و پێم وا باش بوو کە پێم خۆشە کتێب بینین دەست خۆشوانە ئێستا لە کتێبخانەکان بەردەستە جارێنە بەڵام بەردەست دەبێت هێشتا بڵاو نەکرێت چاپکرا و بڵاوکردنەوەی ماوە بەڵێ باشە ڕانیا گرنگترین شت بۆ پاراستنی ژینگە بە تایبەت ژینگەی ئێمە هەرێمی کوردستان چییە و مەترسیەکان ژینگەیەکان لەکوێ ینی بە تایبەت کوردستان لەکوێ ئەو مەترسیانەیە کە ئێستا ڕوبڕووی ژینگە بۆ تۆ خۆی مەترسیەکانی ژینگە وای لێ هاتووە لە دەوروبەرمانە ینی لە هەموو جێک ئەو ینی ئێستا ئەو هەوایی کە من ینی هەڵی دەکێشم زیانی هەیە بۆم لەبەر ئەوەی ینی ئەوەندە سیارەمان زۆرە ئەوەندە ینی زیاد لە حەدی دانیشتوانمان هەیە کە بۆیتە هۆی ئەو کێشەیە بۆیە من ناتوانم باسی یەک کێشە بکەم بۆت یەک کێشەی سەرەکینی زۆر کێشەمانەیە کە باشە ئەو کاریگەریەکان چۆن ڕەنگیاوەتەوە لەسەر ئەو کێشانە کێشی ئەو کاریگەری ئەو کێشانە چۆن لەسەر کوردستان ڕەنگیاوەتەوە بەڵێ ئێستا ینی نەخۆشی بڵاو دەبێتەوە کە هەر هەمووی لەسەر ژینگەیە ینی هۆکارەکانی ژینگەنە و ینی کوشت و کاڵمان ینی و سەبر ینی
چۆن دەڵێ زیانی هەیە بۆ جەستەمان و ینی ئەو ئەوەی کە لەسەر بەڵێ. پەرتوکەکەیە هەکار وێنەکەش نیشانەوەی کە مرۆڤەکان بەرەو بەڵێ. ینی زەوی بەرە وێران بوونە بن و بەڵێ ڕاستە خۆی زەوی ئەو شتێک هەیە کە پێی دەڵێن ینی natural cycle ینی خۆی طبیعەتی زەویەکەمانەوە هەیە کە ئەو ینی سەبر بەرەو گەرم بوون دەڕوە بەڵام ئەو شتانێک کە ئێمە دەیکەین زیاتر ینی چۆن بڵێ هانی دەداتن زەویەکەمان بەرەو گەرمتر بڕواتن و ژینگەکەمان پیستر بکات ئێستا چەند پلە ینی ئێستا گەشتۆتە چەند پلەی زەوی لە 40 پلە زیاترەوە چەند پلەی دیکە ئەگەر بەگشتی زیاد دەڵێن لە 2050 ینی دەگاتە 50 پلەش باشە ڕانیا لە کوردستان دەستەی ژینگە هەیە و بەڕێوەبەراتی ژینگە هەیە هەوڵت داوە بتانی ئەم کتێبە یاخود ناوڕۆکی ئەم کتێبە بگەینێ بەدەستیان لە پلانتدا هەیە بەڵێ هیچ کۆنتاکتێکت هەیە لەگەڵ کەسیانیان لە ڕێی باوکتەوە لە ڕێی کەسێکت بەڵێ من ینی و چۆن دەڵێ محاولە دەکەم بگەمە دەستیان بەڵام هێشتا نەم کردەوە چونکە دوسێ ڕۆژە چاپم کردەوە باشە هاژە ئاماژەت بە شتێکدا دیزایانی ئەم بەرجی ئەم کتێبە بەڵێ ئەمە بیرۆکەی خۆتە بەڵێ چونکە ناوی کتێبەکە باسی لە ینی ناوی کتێبەکە هەر ئەوەکە باشە ئێمە شیکردنەوەمان بۆ ئەم وێنەیە کرد هەروایە کە مرۆڤ مەترسی دروست کردیە لەسەر زەوی بەڵێ بێگومان شێوازەیە ئەو مەترسیە کە ئێستا هەیە مرۆڤەکان ئەوەیە کردوە بڵێ مرۆڤەکان بەڵێ چی بکرێت هەرچەنە تۆ ئێمە زیاتر باس لەسەر کتێبەکەی تۆوەکەین بەڵام پێویستەکە چی بکرێت بۆ ئەو مەترسیانە بۆ ئێمە چی بکەین لێرەوە تۆ پەیامت چییە بۆ خەڵکی کوردستان پێیانەڵی چی لە ژینگە بکەن خۆی زۆر شتەیەکە بیکەی بەڵام لە هەمان کاتدا ئەو شتانەی کە دەتوانرێ بکرێتن خەڵکەکە ناوێ بیکات بەڵام ئەوە نییە ینی ئێمە هەوڵ نادەین کە بیکەین یەکێک لەو شتانە ینی پێی دەڵێن over consumption ینی زیاد لە حەد مەسەرەن ئەگەر تۆ دەڕۆی 4 پارچەی جلکت دەوێ وایە مەڕۆ 6 بکڕە لەبەر ئەوەی ئەوانە هەمووی زیانیەک تۆ ئێستا شتێک کە زۆر سەرنجی ڕاکێشام ئێستا ینی یەک ینی مرۆڤێک لە ئەمریکا کاتێک دەڕواتن ینی ساڵانە 64 پارچەی جلگ دەکڕێتن لەو 64ش بەس ینی یەکێکیان 3 جار زیاتر لەبەر ناکات کاتێک ئەوە ڕوو دەدات دەڕۆن فڕی دەدەن و ینی ئاگری بەردەدەن وایە ئەوەش گازی دووەم ئۆکسیدی کاربۆن فرە دەدات و ینی مەترسی زیاتری هەیە بۆ ژینگە ئەمە هەر لە جلەکانمانەوە هەکار ئێمە شەگرێتەوە گەر بۆ پێ بێمەی میدیاکار زۆر زیاتر ناشتین خۆمان هەر هەڵێگری نازانم چی دەکەن باسیش مرۆ شتە کرد کە ینی ئێستا وای هاتو تیارە سیارە ینی هەر هەمووی مەترسی هەیە بۆ سەر ژینگە باش ڕانی دەتوانانی پەرگرافێکمان بۆ بخوێنیەوە ینی کە شوێنێک کە خۆت کتێبەکەت بێگومان هەموو دەزانی چۆنە وایە پەرگرافێک کە پێدوا بێ ئەمە سەرنج ڕاکێشەوە بۆ بینەران وەرجێڕانیشی بۆ بکە ئەن پێ دوێ ئەمە گرنگترین خاڵە ئیمتیحانیەکەی مامۆستایەکی خراپینە مامۆستای ئاوات هەیە ڕانیا بەڵێ دە باشەکەواتە بۆ کامیان بخوێنەوە کە تۆ کتێبەکە دەزانی ینی پێ دوای خاڵێکی گرنگی تێدایە بەمەبستی هۆشیاری دەتوێت بیگەێنی هەمووی گرنگە ئەو باشە وەڵامەکی باشە بۆ کتێبەکەی خۆیان وانێکی باشە بۆ کتێبەکەی دەکە ئەویان دەخوێنەوە باشە. It is like making someone wash the dishes, but on the other hand, giving more dishes to them on the side, on and on and on. You did want clean dishes, and the solution is clear, and it is to wash the dishes. But did you really provide a solution by dirtying more dishes? And that is it for the book. Problems and their workable solutions were addressed as it is up to humanity to decide and plan. أو باراغرافين طبعا آخر باراغراف لنا أكتبه ده بس لو شتى دكاتن كا چۆن بڵێ تۆ قاپ دەشۆی وایە ئەو قاپە دەشۆی حساب کە ئەو قاپەیان ئەو سینیکەیان یعنی مشکلەکە تۆ خاوێنی دەکەیتەوە بەڵام لە هەمان کاتدا یەک هەیە کە دێت هەر قاپی زیاتر دەداتێ یعنی وایە ئێمە دەمانەوێ
ینی کێشەکە حەلکەین بەڵام لە کێشەکە کۆتایی ناتوە کۆتایی نایەت بەڵێ زۆر جوانە زۆر سەرنج ڕاکێشام هەم خانمانە نووسیوێتی چونکە ناخۆشترین شتی خانم ئەوەیە کە قاپەشۆ قاپی تری بۆ هێنن ئەوە خەریکە تەواوی دوانسانێکی ترە بۆ هێنن ڕاستە ئەمە بەڵام بەردەوامیدانی شەبۆی کە تۆ بەردەوام لە هەوڵی پاکردنەوەی بێ ڕانیا خۆشحاڵ بووین زۆر زۆر نمونەت زۆر بێ بۆ هیواین کە نمونەی گەنجێکی وەکو تۆ لە زیاد بوون بێ لە هەرێمی کوردستان و لە وێزگی زۆر بەرزتریش بوو بینینەوە زۆر بەخێر بێت خۆشحاڵین